خۆشی بمرێ هەتاکو ئەگەڕێتەوە لەو مسافەی چوونە دەرەوەی لە پێناوی خوایە هەتاکو ئەگەڕێتەوە بە هەچ حاڵێ بمرێ ئینشەڵڵا عاقیبەت خێرە. ئەمانە هەر هەموو نیشانەی عاقیبەت خێرین دەفەر و هەمووشیان و عەرزم کردن شەهید. جا ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبێ سوبحانەڵڵا ئەڵێ شەهید بۆچی؟ ئەفەرمێ باسی لە ئیحیا علومەدینە زۆر بە تەفسیل باسی ئەولیاکانی خواکە کە پلەیان چەند بەرزە لای خوا. سبحانەڵڵا دوای مەدحێکی زۆری ئەم ئەولیانە دوایە فەرمێ ئەم پیاو چاکانە لەگەڵ هەموو ئەم فەزڵەی کە هەیەنە لای خوا کەچی لە کاتی گیانەڵا هێشتا لە خەتەرێکی گەورەیان ئەمەنگەی بیر لە ذاتی خوا کردوەوە لە فەرجەگە ئەمرێ لەوانەیە زەنگێکی خراپ گومانێکی خراپ لە لەحظەی ڕۆح دەرچوونا دروست بێ دەربارەی خوا لەسەر ئەو زەنگە خراپە بمرێ لەوانەیە هەر عاقیبەتی شەڕ بێ. ئەڵێ بەس تاکە کەس کە ضامنی بەهەشتی کردووە گومان لەوەیە نییە کە ئینشەڵڵا جێگەی باشتە ئەڵێ شەهیدە. ئیمامی غەزالیە فەرمێ ئەڵێ ئەگەر پێم بڵێن بۆ ئەڵێ لە وەڵامە پێتان ئەڵێم چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەچ کەس آخر قسەی لا إله إلا الله بێ ئەچێتە بەهەشت. شەهید نەک آخر قسەی لا إله إلا اللهە، آخر عملی لا إله إلا الله بوو لەسەر لا إله إلا الله خوێنی خۆی ڕشت. جا ئەگەرێکی آخر قسەی لا إله إلا الله بێ بچێتە بەهەشت ئەیەکێ خۆی کا بە قوربانی لا إله إلا الله چۆن ناچێتە بەهەشت. لەبەرەوە ناوی شەهیدە و خواشایەتی بۆ دا کە ئینشەڵڵا ئەهلی بەهەشتە. ئەمانە هەموو نیشانەتی عاقیبەت خێری بوون. خوای گەورە بیکا بە نسیبمان ئینشاءالله. نیشانەتی عاقیبەت شەڕیش خوا پەنامان بە ئەوەی کە زۆر خەتەرە ئینسان خۆی لێ پارێزێ. لە هەمویان خەتەرتر لە کاتی سەرمەرگا ئەوەیە قسەی خراپ بێ بەدەمیە. سبحانەڵڵا بۆمانە گێڕنەوەوانی کە زۆر تەجروبەی ئەوانیان هێڵن زەلامی وە هەبوو چوومەتە لە کاتی سەرمەرگا چوومەتە لای هەچ پرسیارێکم لێ کردو قسەی عەقڵی لای خۆی بۆ باش جوابیامەوە کەچی کە هەموو شایەتمان بێنە ڕوویە کرد بەو دیوە. زەلامی ئەسەح بۆ خۆمی گێڕاتەوە کە ناوی خۆی و باوک و باپیری ئەزانم ئەی ناسم وتی لە سەرمەرگا فڵان و فڵانمان چووینە سەری پێمان و فڵانە کەس پیاوێکی زۆر خراپ بوو لە دنیایە زۆر بێ ئیمان و بێ باوەڕ بوو. تی لە سەرمەرگا وتمان شایەتمانێ بێنە. تی من هەموو عەمرم ملم بۆ نەیە وەتەمای لێرە حاشا بێ عەقڵم کەی. تی خوا گەیەنێ سەر و قسەی ڕۆحی دەرچوو. وتی ئێستا سەری بۆ دانەوێنم. تی من هەموو عەمرم ملم بۆ نەیەوە. باسی کوڕێکی گەنجە گێڕنەوەمەیان لە سعود دەڵێ وەرگەڕاوە لە کتێبێکا خوێنمەوە کێ لە ئیمامەکانی گێڕێتەوە ئەڵێ سیارەکەی وەرگەڕاوە کە چووینە سەری شریتێکی ئەم گۆرانی ئەجنەبی ڕەقسانەی تیا بوو کردبێ ئاخر فۆتواگەی لە خۆی نەبوو وەرگەڕا بوو. ئەڵێ پێمان و شایەتمان بێ زانیمان لە گیانەڵای کە چێتی لەعنەت بن لاچن دێر ژوازم لێ نایان ئەم ئیسلامیانە. وتی وەڵا لەو حاڵەیە ڕۆحی دەرچوو. باسی گەنجێکی سەرەڕۆی نەکبەتی ترەکەم لە تایلەند چوو. جا تایلەند بۆ فەساد زۆر خراپە بەحسا پاری کەم و ڕابواردن و فەساد ێجگا زۆرە زۆری ئەم خلیجانەی سەفێر بوون نەچوون حتا ئەوروپیەکان. باسی گەنجێکی لێ گێڕنەوە سبحانەڵڵا یەکی لەم ئافرەتانی کە زۆر تامەزروی و جوان بوو پارێکی چاکی ئاوتیانە و زۆر گران هەروە بە ئاسانی دەست ناکرد پارێکی زۆریاوە خاڵ بۆ دەوڵەمەندەکانە پارێکی ئێجگار زۆریاوە کە هاتوو بۆ لای بەڕووتی و حاشا گاتۆتە بەردەمی ئەڵە سوجدەیەکی بۆ بردووە توێتی هەرەو پەرستم سبحانەڵڵا لە سوجدەکە سەری بەرز نەکردەوە. یەکی لە براکانی برادەرەکانی گێڕێتەوە کە ئەڵێ لە سعودی سەهەر لە گریانە شەو ڕۆژ خەریکی گریانە ئەڵێ لەگەڵ خۆیان بووم کە ئەوە لێی ڕوویە ئەڵێ کە سەری بردە سوجدەی بۆ ئافرەتە ڕووتەکە برد ئەڵێ سبحانەڵڵا سەری بەرز نەبووە. یعنی شتی وا زۆر ڕوو ئەدا لە ژیانیەمە بەس ئینسان عاقڵ نابێت. سبحانەڵڵا ئەم بەشەرە ئەم دڵە ڕەقی بە هیچ لە سەرمەرگا سبحانەڵڵا ڕەندانەوەی عەمەلی ژیانتە. ئەم ژیانە باشیە نابێ ئینشەڵڵا خوا لەو لەحظەتەشا فریاد دەکەوێت خراپێ نابێت لەو لەحظەتەیە پێدەنوێنێ. یەکێ لە نیشانەکانی ترجا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئینسان چۆن مرد ئاواش زیینوەکرێتەوە. کابراوەیە خوا پەنا مامەجاریە بە سەرخۆشیە مرێ چووە لەگەڵ ڕەفیقەکانیان بۆ ڕابواردن چووە لە سەرخۆشی سیارەکەی وەرەگەڕی خۆی و نەفەرەکان هەمووی تیاچن بۆرە بۆنی عەرەق لە دەمە بێ مەلایکەت ڕۆحی بکێشێ خوا پەنامان بە. ئەمانە هەموو نیشانەی عاقیبەت شەڕین. جا ڕەنگ تێکچوون سبحانەڵڵا هەنگێ جادەوانی کە مردووە شۆن زۆر هەنگێشتیان دیوە هەنگێ کەسێ لە کاتی شتەکە زۆر بە نەوعێکی خراپ ڕەنی تێگەچێت. ئەوانی کە من لە هەنگی کتێبی دینیا لامانتیاتی بە سەنەدەی گێڕنەوە کە فڵانی کوڕی فڵان لە کاتی شۆردنی مردووە کاڵە بینیم سبحانەڵڵا ڕەنی وا ڕەش هەڵگەڕا لە بەردەم و چاویشی ڕەش بوو گیانی ڕەش نەبوو. ئەڵێ کەسوکارەکەی خۆی لە دەوری ڕایان کرد ئەڵێ بۆ حاڵا هەر من وێرامەڵە بی شۆرم تۆزێ ئاوم پیا کرد دوایی نەمانزانی چۆن. یەکی کاگەرتەوە چەند جار قەبرمان هەڵاوەتەوە ئێمە سەیرمان کردووە زۆربەی ئەوانەی لە قەبرەکە من ڕویان وەرگێڕاوە بە عەکسی قیبلەوە.
ئەوەی کە قەبرێک گوێستنەوەڵی ئیشمان ئەوان نەبووە چەندین کەسمان لە قەبرا دیوە خۆی ڕۆقی بلە نێژداوە کەشی سەیەکەین لە قەبرەکەیان ڕووی گۆڕاوە نیشانەی عاقیبەت شەڕیش خوا پەنامان بە زۆر خراپە بەڵام لە هەر هەمیان زیاتر ئەوەی ئینسان ئاوا لەسەر خراپە عاقیبەتی بە خراپە بێت کۆتایی ئەعمالەکانی ژیانی بە خراپە بێ خوا پەنامان بە با زۆر دەرفەکە درێژ نەکەین ئینشەڵڵا بەڵام ئەم باسە زۆر هەڵئەگرێت ئینسان بزانێ ئەمە حەقیقەتێکە و لە پێش هەمومانە ئەمە شتێکە کەسمان لێ ڕاناکەین ئەم مەلایکەتانە دێنە سەر هەمومان ئەو ڕۆحە ئەبێ بکێشرێ ئەبێ بچیتەوە بەردەمی خوا ئەم ڕێگەیە ببڕیت ئەبێ بچیتە ناو ئەو قەبرە و شەوی یەکەمە ببینیت اینجا ئەو کاتە بیری دەکەوێتەوە ئەڵی باشە من ئەو عمرم لەدەست بۆ کارێکم بۆ ئەم حاڵم نەکرد بۆ کارێکم بۆ ئەم وەزعەم نەکرد ئەخی تۆ زۆر عەجیبە بزانی ئەمە لە پێشەکەتی هیچ حسابێکی بۆ نەکەی دوای ڕەمەزان یەکسەر ڕاکەیتەوە دەستکەیتەوە بەچی بە عەرە خواردنەوە بڵێ شەوی جەژنە لەگەڵ برادەرانە قەیچێکە و توانە تەکلیفیان کردووەم شەوە چم پێکێک هەڵێم هەی خەڵکێکم بۆ باز دەکەم من نادەم سوبحانەڵڵا ئەمە چ عەقڵێکە ئەمە شەیتان چی بەمانە ئەکات سی ڕۆژی ڕەمەزان تۆ بە ڕۆژوو بیت و بێتە مزگەوتی ژەماعەتکەی شەوی جەژنم چی بخۆیتەوە کاکە بیکەن بە خاتی خوا لاپەڕێکی تازە لەگەڵ خوای خۆتانە هەڵڵەنەوە لە پێش خۆتانە خۆم نەسیحەتی خۆم ئەکەم بە خۆم و بە ئێوەش ئەڵێم بن با سەعاتێک ئیمان بێنین با سەعاتێک ئەم حەقیقەتە لە ژیانی خۆمانە تەطبیقین با شەوێک لە شەوەکانمانە دانیشین لە سوژدەیە دوور کە عەتشە نوێژکەین و لە خوای خۆمان پاڕین و بڵێ خوای گیان سوورە زانی نەگەڕینەوە دیوانی تۆ خوای ڕوڕەشی ئەو ڕۆژەمان نەکەی خوای ڕوڕەشی سەرەمەرگمان نەکەی خوای ڕوڕەشی دیوانی خۆتمان نەکەی خوای لەو کەسانە نەبین کە مەلایکەتەکان تفو نەعلەتمان لێکاڵە ئەم بۆگەنە پیسە بۆگەنی چ ڕۆحیانەتێکە نەعلەتی خوای لێبێ فڕەیە نەخوارەوە ئێمە ئەهلی ئیمانین بۆیە لە مزگەوتەیە کۆبووینەتەوە باوەڕمان بەخوا هەیە باوەڕمان بە حەدیثەکانی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم کە تۆ سوورە زانی ئەمە لە پێشەوە نازانی ئەم شەو بەسەرت دێ بەیان نییە دوو بەیان نییە مانگێکی کەیە هەر شتێکە بێ هەر کورتە شتێک دوورەکەمێت ئێمە هەر لە ڕێمانە و هەردێ ئەیتر نزیکە بۆ حسابێکی بۆ نەکەی گەنجەکانە و کاتێک کە ڕەفیقی خراپ هانتانەیە بۆ خراپەکردن ناو قەبرەکە بێنە بەرچاوی خۆت بزانە ئەوە منکەر و نەکیر وان لەسەرێ کەس فریان ناکەوێ لەو لەحظەتەیە کە دای ئەنیشێنن عملەکە و بە شێوەیەکی ڕەشی ناشرین دێتەوە بەرچاو وەکو زەلامێڵەی بۆ خاتی خوا تۆ کێوەنگە ناشرینێڵە من عملەکەی خۆتم لەگەڵ تا قەسەم بەخوا وازن لێ نایەنم تا بە جەهەنەم من نەگەێنم عملەکە خوا بۆ دەخاتە شێوەی زەلامێکە لە قەبرەکەیە لەگەڵ تا بێ وازن لێ نایەنێ ئەڵە منەوە عملە خراپم پەلێ دەگرم هەتا جەهەنەم وازن لێ نایەنم تەماعی دنیا با هەڵمان نەخەڵەتێنێ کوڕینە بە گەنجی خۆتان هەڵمەخەڵەتێ ماشەڵڵا بینم زۆری گەنجە لێرەکانەیە مەڵێ من گەنجم هێشتا زۆرم ماوە من گەنجم هێشتا لە کوێمە ئەو گەنجێتێ و بەکاربێنە ئەمڕۆ عیبادەتی خوا بکە ئەزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ گەنجێک لە عەبدایەتی خوا و لە خواپەرستیا گەورە بێ ڕۆژی قیامەت کە هەموو دنیا ئاگرەکەی ئینشەڵڵا لە باسی قیامەتە باسەکەین خاف خوا جیا دەکاتەوە لە ئەو هەموو خەڵکەیە جیا کاتەوە بڵێ وەرە فڵانی کوڕی فڵان تۆ گەنجێتی و هەر لە مزگەوت بەسەر برد تۆ گەنجێتی و لە ڕێی مزگەوتا بەسەر بەر ڕەفیقەکانە لە ڕێی نادی و سەیران و سینەمایە بردیانە سەر وەرە ئەم لاوە ئەمڕۆ خەمەژێ سێبەری عەرشی خۆمەوە کە هیچ سێبەرێک نییە ئیلا سێبەری من نەبێ وەرە گەنجەکە وەرە ئەم لاوە وەرە گەنجەکە دڵ هەر بە مزگەوتەوە بوو لە مزگەوتە هاتیتە دەرەوە خێرا خوای چەنیمەوە بۆ بانگڕاکەمەوە بۆ مزگەوت ئەو گەنجانە چی وایان لێکا لە بە زمانی بە ڕۆژێتی لە ئێوارە وەختی ڕۆژوە هەموو خزمەتی ئەو خەڵکاکەن ئەمە لە پێشەوە بێ ئەم کارە بکە خزمەتی مسلمانانکە خزمەتی ماڵی خواکە خزمەتی دینەکەی خوا بکە بە ئەو ڕۆژە بێتەوە بەردەمێ با لەو ڕۆژەیە فریا بکەوێ نەک لە فەسادەت و لە خراپیە بەسەری بەری دوای هیچ فریان نەکەوێ بەهەش بۆ خۆ بکڕە کوڕی باوکم هەتا گەنجیت لەشت توانای عیبادەتی قورئان خوێنی هەیە کە پیر بوویت و پەکی کەوت هەموو ئارەزوەکانی لەشت تیان نەما ئالێ حۆریەکی بۆ بێنن لە ڕۆژی یان سواری پاسێ بۆ هەر شتەکەش نەیکەم بەینیش فڵە ئافرەتێکە ئەهاتە ئەم لاوە پیاوێکی پیرەمێردیش لەلاو دانیشتوتی خوشکەکەم کچەکەم قەسم بەخوا حۆریشم بۆ بێنن تازە من ناجۆڵم بۆ ئەوە خۆ دەبێ بوولاوە کە گەیشتە ئەو لەحظەتە ئیتر حەڵاڵ و حەرام تازە ئەمە واز بێنێ لە نەڤەر یا واز بێنێ لە زینا چ باسە ئەمڕۆ تۆ گەنجی ئەمڕۆ خوای گەورە پێی خۆشەکەوە تۆ بگەڕیتەوە پیاو باشێک هەگەڕێتەوە ئەڵێ لە خۆما برادێکم بینی زۆر بە خراپی